عزیزان دۆستان هاوڕێیانی بەڕێز مامۆسایانی خۆشەویست، ئێوارەتان باش. بە ناوی تیمی پەروەردەی ڕێکخراوی ئازادبوونەوە بە خێراتنێکی گەرمتان ئەکەین. زۆر زۆر سپاس کە لە کاتی خۆتان گرتووە و ئەمڕۆ تەشریفتان هێناوە بۆ ئێرە. ئەم ئێوارەیە لە چوارچێوەی چارلەکیە پەروەردەیەکانی ساڵۆنی فکری ڕێکخراوی ئازادبووندا سیمینارێک بۆ بەڕێز مامۆستا کۆسار عەبدوڵڵا ئامادەکراوە و کە ئەوێت پێشکەشی بەڕێزتانی بکە. طبعاً مامۆستا کۆسار ئەزموونی 7 ساڵی وانەوتنەوەی هەیە لە ئامادەی و دواناوەندەکاندا. خاوەنی چەندین کتێبی وەرگێڕاوە لە مەجاڵەکانی زانست و ژینگە و هەروەها ئایدیای گەورە بۆ مناڵان و فەلسەفە بۆ منداڵان و هەروەها مەجاڵی ژینگەی و مەجاڵی زانستی و هەروەها خاوەنی پرۆژێکی زۆر گرنگن بۆ مناڵان بە ناوی بەفر کە کۆمەڵێک چیرۆکە لە ڕێگەی زمانی منداڵانەوە بۆ منداڵان خۆیان دەجێڕێتەوە. ئەم ئێوارەیە باسێکی ئامادە کردووە دەربارەی چەند بنەمایەکی گرنگ بۆ گوتنەوەی وانەی زانست. لە ڕاستیە چەندین ساڵە هەندێک چەمک هاتوونەتە ناوکای پەروەردەوە وەکو پێداگۆجی و دیداکتیک و ئەوانە کە ئەو مەجالانە هەمویان مەجالی زۆر گرنگن، بەڵام لەسەر ئاستی ورد سەر ئاستی زۆر ورد ئەمانە تام لە حەزەیە ئەم چەمکانە ورد نەکراونەتەوە و نەچوونەتە ناو قوڵایی پەروەردەوە لای ئێمە. بۆیە ئەمڕۆ مامۆستا کۆسار هەوڵەدا زۆر بە وردی لەسەر یەک مەجالی دیاریکراوە کە ئەویش وانەی زانستەکانە یاخود زانستە ڕوونکردنەوە بدادەوە و بنەمایانەشی بکاتەوە کە ئایا چۆن دەکرێت وانەیەکی پەروەردەیی و هەم فێرکاری لەسەر بنەمای فێربوون لەو کایەدا بوترێتەوە. هیوادارین چێژ لە قسەکانی ببینن و معریفەیەک بخاتە سەر معریفەکانی ترتان. دۆستان سڵاو، هەمووتان بەخێر بێن. خۆشحاڵم کە ئەم ئێوارەیە پەروەردە پێکەوە کۆمان دەکاتەوە. بە هیوام بتوانین ئەمە سەرەتایەک بێ بۆ کۆمەڵێکیشی باشتر. ڕاستی وەکو شتێک کە لە ماوەی وانەوتنەوەمەوە لە ماوەی متابعەکردنما بۆ بابەتی پەروەردە بەگشتی ویستم با بڵێن هەڵسەنگاندنێک بکەم بۆ منهەج لێرە، بەڵام با بڵێن هەڵسەنگاندنی سیستەمی فێربوون و قوتابخانە بابەتێکی زۆر فراوانە ئەکرێ بۆ نمونە زۆر قورس بێ ئاوا بەسەریعی لە سیمینارێکا قسەی لەسەر بکەی. بەڵام ئەوە یەکرێ بیکەین ئەمڕۆ ئەوەیە کە بەشێک لەوە باسی ئەو بکەین کە پلانی پەروەردەیی کە بریتە لەوەی کە تۆ پلانێکدا ڕێژی لە پێناوی داهاتوویەکە ئەبێت چی تیابێ و ئەمە پلانی پەروەردەییە پەیوەندی چییە بە هەر یەکێک لەوانەکانەوە. بۆ نمونە بە تایبەتی بۆ نمونە ئەگەر باسی بکەین وانەی زانست باش نییە و ئایا ئێمە لە ڕووی ئەوەی کە باسی کاری پەروەردە ئەکەین ئایا تەنها باسکردنی کۆمەڵێک تیۆریا کە فێربوونی ئینسان وا بڵێن وا بکە ئینسان زیاتر بابەتێک وەرگرێ، یان ئەوەیە کە ئێمە پلانێکدا ڕێژین بۆ داهاتووی کۆمەڵگەیەک. با بڵێن هەتا ئێستا لێرە ئەوەندەی تەماشا ئەکەین بابەتی منهەجەکانی مەکتەب کۆمەڵێک بابەتی دیاریکراون کە لەگەڵ واقعی ژیانی ئێمە پەیوەندی دروست ناکەن و شتەکانیش بە شێوەیەکدا نەڕێژراون کە بۆ ئەوەی کە بتوانن لەگەڵ ئەوەی کە مرۆڤی ئێمە چۆن پەروەردە بێ بەگشتی. ئەمڕۆ ئێمە ئەکرێت گفتوگۆ لەسەر کۆمەڵێک بنەمای تیۆری بکەین و ئایا ئەمە شیاوە یاخود ئەوەی کە ئایدیایەکی فراوانترمانەیە تێ بۆی کە چۆن لە داهاتووە ئێمە پلانی پەروەردەی خۆمان دابڕێژینەوە. چکە ئەوەندەی کە شارەزای ئەوەندەی ئاگادار بین لە مێژووی ئێمەدا تیۆریای پەروەردە زۆر
ئیشی لەسەر نەکراوە بە زۆرێک لە جۆرەکان ئەوەی کە ئێمە بین پرۆسەی پەروەردە تیۆرایزکەین قسەی لەسەرکەین ئێمە تەنها تقریبا لە ئەدەبیاتی نووسراوەمانە بە ناڕاستە و خۆیی کۆمەڵێک باسی پەروەردەیی و ئەخلاقی بوونی هەیە بەس وەکو تیۆرایزکردن وەکو تیۆریکردن کەمتر لە داهاتوو ئەکرێ کاری زۆرتر بکەین بەڵام ئەمڕۆ ویستم با بڵێن بە شێوەیەکی گشتی لەسەر کۆمەڵێک بنەما بدوێم و بۆیەشە بەگشتی پەروەردە بابەتێک نییە تەنها پەیوەندی بە ئێستامانەوە هەبێت پەروەردە و سیاست کە ئەکرێ بڵین دوو گرێدراوی یەکترین و هەردووکیان داهاتووی ئێمە ئیش لەسەرەکەن ئەوەی کە ئێمە پلانی داهاتوومان چییە ئەمانەوێ هاونیشتیمانیان بەرەو کوێ بڕۆن ئینسانی ئێمە بەرەو کوێ بڕوە بۆیە گرنگە نهێنێکی کانت باسەکەم کە لە دەربارەی پەروەردەیە ئەڵێ دایک و باوک تەنها گرنگی بە ماڵی خۆیان نەدەن و پاشاکانیش بە شانشینەکەیان هیچیان باشەی جیهان و ئەو کاملبوونی کە ئامانجی مرۆڤایەتی و مەیلێکی چەندراوی شەتەیدا بە ئامانج ناگرن کانت بەڵێ ماوەسا لە وانەیەک دەربارەی پێداگۆژیە ڕستەیە ئەهێنێتەوە لێرەدا سەیری کە لە کۆمەڵگەی ئێمە ئەمڕۆ کاتێک کە پرسی پەروەردە دێتە پێشەوە هەموو دایک و باوکێک پێی باشە قوتابخانەیەکی باش بۆ مناڵەکەی هەڵبژێرەوە داهاتوویەکی باش بۆ مناڵەکەی دابینکە بەبێ حسابکردن بۆەوەی کە ئەم پەروەردەیە لەناو سۆسایەتیە لەناو کۆمەڵگەیە چی دروستەکە ئەم جۆرە خوێندنە لەناو کۆمەڵگەیە مستەقبەلەکەی چییە باشە تەنها ئەوەیە حەزەکە مناڵەکەی دڵخۆش بێ و بەهێز بێ سێرگەن چەمکی بەهێزی ئێستا ئەمڕۆ زۆر لە کۆمەڵگەی ئێمە ڕەنگەیاتەوە مناڵێکی سەرکردە مناڵێکی بەهێز باشە بەهێز چییە بەهێز ئەوەیە کە ئایا ئەوەیە کاتوانێت مافیەوانی تر دابین بکە بەرگری لە مافیەوانی تر بکە یان بە بەهێز ئەو کەسەیە بەشی خۆیە بشڕێت و ئیتر گرنگ نییە کۆمەڵگە بۆ کوێ ئەڕوا بۆیە ئەم تەواو سیستەمی خوێندن ئەکرێ لەگەڵ ئەم شتانەیە وابەستە بکرێتەوە بۆی کە ئێمە کۆمەڵێک ئامانج بەدەستبێنین بۆی ئیش بکەین لەسەر دانانی بناغەیەک بۆ پەروەردە لە کۆمەڵگەکەی خۆمانە و لەوێشە کە باسی پاشاکانەکە کە ئایندەی شانشینەکەیان لەلایەن گرنگە دوای شەڵێ لەبەر خاتری خۆیان لەبەر خاتری هەتا شانشینەکەش نییە بەڵام ئێمە ئەگەر حسابی بکەین حکومڕانەکانمان هینەکەی خۆشیان لاگرنگ نییە لە ڕاستیادی داهاتوی شانشینەکەی خۆشیان لەلا گرنگ نییە یعنی ئێمە ئەو کێشەیەمان هەیە نەک ئەوەی کە پەروەردەیەکیان نییە بە ئامانجی باشبوونی شانشینەکەی خۆیان بگرە بەعکسەوە پەروەردەکان دژی دروستبوونی سۆسایەتێکی باشە بۆیە ئەوەی کە کۆمەڵگەیەکی باشە بۆیە ئەوەی کە من ئەمڕۆ ئەمەوێ ئیشی لەسەرکەم بریتە لە هێنانەوەی ئەو کایە معریفی و ئەخلاقیانە بۆ ناو بابەتەکان بە هەر یەکێکان وەکۆڵە بەسەر لەگەڵ یەکات تێکەڵبوونەوەیان بۆیە ئەڵێم داڕشنەوەیان پاڵپشتیکردن من ئەوەدەی تەماشام کردووە دەستکاریکردنی پەروەردەی ئێرە ئەمڕۆ کارێکی قورسە کە تۆ وا بکەی وەزارەتێک شتێک دەستکاری سیستەمی خۆی بکە بەس ئەکرێت تۆ لە دەرەوە دامەزراوەیەکی بەهێز دروستکەی کە پاڵپشتی دامەزراوەی پەروەردەیی بکە لە ڕاستی ئەوەی کە ئێمە ئەڵێن خراپترین منهەجەکان ئەگەر شێوازێکی وانەوتنەوەی باش هەبێ ئەکرێ ببن بە باشترین منهەج بەس بەتەنها ئەوەی کە دێڕێکی نووسیت و علامەتێکی پرسیار لەسەر ئەو دێڕەدا بنی خراپترین منهەج بۆ بێ بە باشترین منهەج چونکە ئەو بنەمایە دواتر تۆ ئەبێتە جێی گفتوگۆ با خراپیش بێ لە ڕاستیە ئێمە ئەو مشکلەیەمان هەیە ئەگەر منهەجەکانمان خراپترین منهەجن ئەوە ئیشمان نەکردووە بۆی کە بەس تەنها پرسیارێکیان بخەینە سەر بە هیچ شێوەیەک دووبارە هەمومان بێ شێوازەیانڵێنەوە بۆیە ئەوەی کە بۆ ئامانجی ئەم بابەتەیە یەکەم کایی ڕاهێنان بەشێکی گرنگی پەروەردە و ژیانی هەر خودی ئینسان بریتە لە ڕاهاتن کاتێکی ئینسان لەسەر کۆمەڵێک شت بەردەوام ئیش ئەکا دووبارە ئەبێتەوە ئەم شتە ڕاهێنان ئینسان ڕایەت لەسەری ئێمە لێرەیە ئێمە کاتێک 12 ساڵ مناو لەناو سیستەمێکی پەروەردەیە بەر کۆمەڵێک شت ئەکەوێ ئەگەر ئەم شتانە ئامانجدار بن ئەکرێ ئەمە ببێ بە خویەک لە مناڵەکەیە بەڵام خووەکو شتێکی دووبارەکردنەوەی بێهەوانتەنە وەکوی کە ئێمە ئامانجێک لەم مناڵەیە ئیش لەسەر بکەین لە ڕاستیە
ئەگەر ئینسان تەمەنی ئینسانیش دابەشکەین بۆ دوو ئینسان دوو تەمەن یعنی ئەو تەمەنی پێش نەوجەوانیە و تەمەنی پاش نەوجەوانی تەمەنی پێش نەوجەوانی بەگشتی کایە معریفیەکان کەمتر ئەوەیە دووبارەکردنەوەیە مناڵ بە دووبارەکردنەوە شت ئەکا لە تەمەنی نەوجەوانی بەرەو سەرەوە وردە وردە قودرەتی تێگەشتن لە مۆراڵەتی لە ئەخلاق لە مناڵە گەشە ئەکا بۆیە لەو تەمەنەیە ئیتر وردە وردە هەتا ڕاهێنانەکەش ئەبێ بەرەو ئاڕاستەیەکی بیرکردنەوەی خود بێ باشە بۆیە ئێمە لێرەیە ئەو ئامانجە ئیش لەسەر بکەینەوە کە مناڵ خودی خۆی ببێتەوە بە هەڵسەنگێنەر قوتابی خودی خۆی ببێتەوە بە هەڵسەنگێنەری شتەکان هەتەنها ڕاهێنانێکی دووبارەکردنەوەیش نەبێت بەشێکی تر یەکێک لە کێشەکانی ئەمڕۆی کۆمەڵگەی ئێمە بریتیە لە جیاکردنەوەی کایەکان نەک با بڵێن کۆمەڵگەی ئێمە ببرن هەر بەگشتی منهەجی پەروەردەیی هەموو شتەکان جیا ئەکاتەوە بۆ نمونە زانست ئەبڕێ لە فەلسەفە و لۆجیک و داشی ئەبڕێ لە ئەخلاق لە کاتێکە ئەمانە پێکەوە ئەکرێ جارێ هەر ئەگەر باڵین گریمان ئەمە ئەخلاق شتێکی ترە بەڵام هەر زانست ناتوانێت بەبێت لۆجیکی زانست ئیش بکە ینی ئێمە ئەگەر بابەتی لۆجیکی زانست لەگەڵ ئینسانێکە بە سەرەتاییترین شێوەش بێ کە لە تەمەنی 16 ساڵیایە لە 17 ساڵیایە بە هیچ شێوەیەک باز نەکەین ئەم ئینسانە لۆجیک نابێ بە باڵێن بابەتێک لە لای نابێ بە مەوزوعێک سەیرەکەین ئێمە هەمومان من خۆشم جامعە شڵاوەکەین ئینجا بیستین منطق چییە لۆجیک چییە لە کاتێکا ئەمانە پای خۆیان هەیە لە ناو زانستە سەوردەوردە ئەچینە سەریان بۆیە ئەم فرەڕەهەندیە لە بینینە معریفەیەکی باشتر بە ئێمە ئەبەخشێ نەگەوەی تاگڕەهەندی بیرکەینەوە بە هەمان شێوە تەماشا بکەن بۆ نمونە ئێستا زانستی بیهەیڤیەریزم کە زانستێکی بایۆلۆجیە تەواو هەموو شتێکی ئینسان ئەبەستێتەوە بە علمی هۆرمۆن و ڕێئەکشنەکانی ناولەشەوە ئۆکەی ئەمە دیوێکی زانینە بەڵام زانین بۆ ئەوەی کە ناسینێک دروستکە کە دواتر ئەکرێت ورتر قسەی لەسەر بکەین ناسین ئەگەر شتێک بێت بریتی بێت لە کۆکردنەوەی زانینەکان و دروستکردنی لێکدانەوە پێیان ئەوە ئێمە تەنها بە یەک زانست ناتوانین شیکاریەکی دروست بکەین ئەو هەموو زانستە ئەی فەلسەفە ڕۆڵی چییە ئەی شتەکانی تر ڕۆڵیان چییە ئاین ڕۆڵی چییە شتەکانی تر ڕۆڵیان چییە لەم کایە بۆی ئەکرێ ئەمانە وردە وردە بێنێتە ناوەوە ولا وەکوتم مەوزوعی کە مۆراڵەتیەتەوە هەم تاکێکی بەرپرسیار هەم تاکێکی پرسیارکەریش کە ئێمە هەم بەرپرسیار بین بەرامبەر ئەوەی کە یکەین و هەمیش بەردەوام ئەو کنجکۆڵیە هەبێ ئەو گەڕانە هەبێ و مەوزوعی پێکەوە کارکردن کە لە ڕاستیەوە ئیشێکی تایبەتی هەبێت هەتا ئێستا کاتێک کە سیستەمی قوتابخانەیەک سەیرەکەی هیچ کەس پێکەوە کار ناکات لە کاتێک قوتابخانە دامەزراوەیەکی پێکەوەییە ئەوە یەوەیە کە ئێمە هەر لە ئەوڵەوە ئەم دابڕینە دروست دەکەین کێ یەکەمە ئێمە گرنگی بەوە دێن بەردەوام ئەم یەکەمبوونە ئەم خۆبردنە پێشەوەیە ئەم بنەمای هەڵەوە شوێنێتەوە کە ئەمە حسابی بۆ نەکراوە وە لە کۆتاییە خۆبەڕێوەبردن ئەگەر ئەرستۆڵێ ئامانجی شار خۆبەڕێوەبردنە هەموو کایەکان ئەبێت لە خزمەتی ئەوە بن ئێمە هێزێکی دەرەکی نەتوانێت بەسەرمانەوە کۆنتڕۆڵمان بکە و بەرهەمهێنان تقریبا ئەمە ئامانجی منە و لێرە ئیتر وردە وردە ئەچمەوە سەرەوەی کە ئەم ئامانجانە چۆن ئەکرێت لە منهەجی زانستە بەدەست بهێنرێتەوە تقریبا لێرە پێنج شت دیاری یەکەم کە ڕاستەوخۆ پەیوەندی بە بابەتی زانستەوە هەیە مەوزوعی لۆجیک مەوزوعی ڕەخنە و گفتوگۆ و مەوزوعی فەلسەفە لەگەڵ ئەخلاقە و چوارەم شت مەوزوعی کێشە دۆزینەوە ئەو دواتر ورتر لەسەری ئەدوێم کە پەروەردەی ئێمە شتێکمان ئەداتێ بەس قەت پێمان ناڵێ بڕۆ دەرەوە شتێک هەڵسەنگێنە کێشەیەک بدۆزەرەوە لە شتێکە و چوارەمیش بەستنەوەی ئەو وانەی کە هەتا بە دۆخی واقعی ئەمڕۆی کۆمەڵگەکەتەوە ئەڕۆشتمە مەکتەبەکان لە باشترین مەکتەبەکانی ئێرە سمینارم کردو لەسەر ئیکۆلۆجی یان لەسەر ژینگە پرسیارم کردووە زێرابی ماڵەوەتان بۆ کوێ ئەچێ کەس نازانێ بۆ کوێ ئەچێ باشە کەس نازانێ زێرابەکەی ماڵەکەی بۆ کوێ ئەچێ ئێمە وا بیرەکەینەوە بۆ نمونە هەر لە بەسیتری شتا ئەگەر خۆڵی ژوورەکەی خۆمان پاک ڕاگرت و خسمانە سەلەی خۆڵەکەەوە ئەم خۆڵە بەشێک نییە لە یعنی ڕزگارمان بۆ لی لە کاتێکا ئێمە ڕزگارمان نەبووە لی
کەچی ئەم خوێندکارە هیچ ئاگای لەمە نییە، هیچ ئاگای لەوە نییە کارەباکەی کوێ ئاوەکەی لەکوێ بۆ دێ دابڕاندنێکی تاڵتەواو کە ئەکرێ ئەمە هەر لەناو پەروەردەی هەموو شوێنێکیشە ئەم شتە بەم شێوەیە ئەم دابڕانە هەیە. گلەی نەکەین لەوەی کە تەنها ئێمەین، ئەم دابڕانە تاڵتەواو لە هەموو پەروەردەی زۆربەی شوێنەکانی دنیاە ئەوە کراوە. بۆیە کە دووبارە ئەڵێنەوە ئێمە ئاماژمان دروستکردنی تاکێکی پرسیارکەرە، تاکێکەکە ئاماجێکی مرۆڤی هەبێ، ئەمە بۆ هەموو شوێنێک ڕاستە. ئەمێ بچمە سەر شتەکان. یەکەم شت ئێمە لە مەکتەبە لە منهەجی مەکتەبە وانەیەکمانەیە پێوترێ وانەی گریمانەی زانستی. ئەم وانەیە زۆر جار یا ئەپەڕێندرێ باشە یان ئیشی لەسەر ناکرێ، یان ئەو مامۆستایی کە ئێڵێتەوە زۆر بەکەمی ئەزانێ ئەم وانەیە چییە. لە کاتێکا ئەساسیاتی لۆجیکی زانستە، ئەساسیاتی ئەوەی کە علم چۆن ئیشەکە و معریفەت چۆن دروست ئەکرێ. باشە لێرە هەنێ نمونەشم داناوە. یعنی ئێمە بۆ نمونە هەتا ئێستا گریمانە لەگەڵ زانینە لە یەک جا ناکەینەوە. لە کاتێکا گریمانە توانای بەغەڵەتدانانی هەیە، بەڵام زانین ئەو شتەیە کە تۆ تەواو ئەتوانی بەڵگەی بۆ بێنیتەوە. باشە وەیتر دوایی چۆن نەمزانینانەشەوە معریفەیەکی گەورەتر دروست دەکەین. ئەم بابەتانە هیچ هەڵناسەنگێندرێ. یاسا و تیۆری هەتا ئێستا لە لای ئێمە یاسا و تیۆری جیاکردنەوەیان نییە. کاتێک کە مامۆستایەک باسی یاساکە، یاسا بریتە لە ئەنالیسیسی یان شیکاری دیاردەیەکی سروشتی لەناو زانستە کە ئێڵێم لەناو کای کۆمەڵاتیەکان هەشتێکی ترە. یاسا بریتە لە باڵین هەڵسەنگ سیمبۆلایزکردن یان کردن بە کێشەی دیاردەیەکی طبیعی کە لەناو سروشتا بوونی هەیە کە کەم تەلەب هەیە ئەمە بتوانێت تێبگا. و تیۆریش هەتا ئێستا وازانین لە زەینی خەیاڵدانی ئێمەیە هەر باسی تیۆری کرا درۆیە. لە کاتێکە تیۆری کۆمەڵێک فاکتی تایە، کۆمەڵێک هایپۆسیسی تەواو سەلمێدراوی تایە، لۆی تایە، باش نییە یاسای تایە، و ئەم یاسایانە هەمویان پاڵپشتی شیکاریەکەکەن بۆ دیاردەیەکی طبیعی. تۆ ناکرێ کابرا بە جۆرێک لە جۆرەکان مامۆستایە یان هەر لە جامیعەشە هەتا ئێستا پێی وایە تیۆری درۆیە. ئەمە ئەوەیە لۆجیکی زانست نەهاتۆتە ناو ئیشەکانی ئێمەوە. و مەوزوعی زانست و خورافە و شتی نازانستی و زەڕازانست ئەمانە هیچی لە لای ئێمە لەناو پەروەردەی ئێمەیە ڕەنگ نایەتەوە. ئەمەش ئەوە دروستەکە کاتێکی ئینسانێک یەک بابەت سەیرەکە ئیتر ناتوانێت تەماشای شتەکانی ترکا بە جۆرێک کە لێکدانەوەیکی باشی بۆ دروستکە. هەر بەسەیترین شت من لە پۆلەکەی خۆم ئەم جارە کە باسی بیدایەتی ئەو بابەتە بوو وتم ئەگەر ڤیدۆیەک بێنی جەستەی کەسێکە ئاگری بەرەکەوێن ناسووتێ، باش نییە گریمان ڤیدۆیەک هەیە و ئەمێکایە. ئەو حاڵەتە فەرقی چیە لەگەڵەوەی ئاگر دەستی منە سووتێنێ؟ من باوەڕ بە کامیان بکەم، یعنی من باوەڕ بم دووشتە بە کامیانەکەم. ئەمە ئەکرێ شیکاریەک بێ، ئەنالیسیسێک بێت، تۆ یەکەیتە ناو پۆلەکەتەوە تەنها یەک پرسیارە، بەس جوڵێنەری کۆمەڵێک ئایدیای زانستیە ئەوەی کە زانست چۆن بەرهەمەهێنرێ، زانست چی ئەکا، باشە؟ و ئەجا ئەوە جگەرەوەی کە کارل پۆپەر مەسئولی فۆلسیفیکیشن و ئەو بابەتانە هەر نایەتە ناو ئێمەوە کە ئەو کاتەی کە ساینتیفیک فاکتێکیش هەیە تۆ دۆخێک ئەدۆزیتەوە کە ئەم ساینتیفیک فاکتە ئیشی تیان ناکە، ئەم ڕاستیە زانستی ئیشی تیان ناکە، باشە؟ تۆ چۆن مامەڵە لەگەڵ ئەم معریفانەیە ئەکەی. وەلە دوایی تریش کە دواتر هەمووی کۆمەڵگە ڕوبەڕوویەتێ بێتەوە ئەو جەنگەی کە ئاین و زانست، من زانست هەتا و شوێنە بەکارهێنم کە لە بەرژەوەندی بیرکردنەوەکان مایەوە دواتر وێڵ یەکەم و دوو کایی گەورەی مرۆیی کە کایی زانست و ئایەنە ئەیانم بەیەکە لە کاتێکا کە دوو کێڵگەی جیاوازن ئەکرێت دوو شیکاری جیاواز بۆ دوشتی جیاواز بکەن، هەریەکەیان ئیشی خۆی هەیە و هەریەکەیان کایەکن کە ناکرێت ئەم دوو کایە لە ناو ژیانی ئێمەیە بۆ نمونە شەڕیان پێ بکرێ. ئۆکەی تۆ معریفەی ئاینی بەرهەم بێنە و تۆ معریفەی زانستیش بەرهەم بێنە، بەڵام ئەوە ناتۆ کاتێکە ئیش لەسەر ئەم دوو کایە ئەکرێت لە ناو کۆمەڵگەدا ئەدرێن بەیەکە. بەسیترین شت ینی کاکرێن لەمە بە نمونەیەک زۆر بە ئاسانی لە پۆلەکە تا تەطبیقیکەی هەر دەقێکی زانستی و دەقێکی ئاینی بێنە یان دەقێکی ئەدەبی بێنە
بڵێ فەرقی زمانی ئەم دوو دەقەت چییە، فەرقی ئیشکردنی ئەم دوو دەقەت چییە، چۆن داڕێژراون. سێرەکەی دەکێکی زانستی کەمترین مێتافۆری تایە، کەمترین خواستنی تایە، کەمترین شوبهاندنی شتێکی بە شتێکی تر تایە، بەڵام دەقی ئەدەبی جیاوازە، ئیش لەسەر خەیاڵەکە، ئیش لەسەر شتێکی ترەکە. ئەمە کرێت تریگەر بێ، جوڵێنەر بێ. ئەم شتە بە ئەوەش بڵێم، ینی تۆ زۆر بە ئاسانی دەتوانی لە پۆلەکە تا تەطبیقیکەی، تەنها ئەوەت پێویستە تەختەکە پێی بە دوو بەشەوە و تەلەبەکانت پێکەوە گفتوگۆیەک دروستکەن، کێ باوەڕی چی هەیە، چۆن وا بیرەکەیتەوە، ئەم باوەڕەت هەیە چۆن هەڵی سەنگێنین بێکەوە. بابەتی ڕەخنە کە بابەتێکە زۆر زۆر بە کەمی ئیشی لەسەر لە پەروەردەی ئێمە ئیشی لەسەرەکەیە و هەر لەناو باگراوندی لێکۆڵینەوەی ئێمەشا کەمتر ینی وجودی هەیە غائبە. ئێمە تا ئێستا ڕەخنە لەگەڵ قسە پێوتن و لەگەڵ پێ هەڵدانە هیچ شیکارێکی وردمان لەسەر نەکردوون لەناو منهەجی خۆمانە. یعنی ئێستا بۆ نمونە ئێمە بەشێکی زۆری ئەو قسانەی کە ئەیکەین پاشخانێکی ئەدەبی و ئاینی پاڵمانەنێ بۆ نەتیجەی قسەکانمان باش نییە. ئێمە شیکاریمان کەمە، کەمترین شیکاریمان هەیە، یعنی فێرین یا پێ هەڵەدەین یان جنێو پێدەین، هیچ لەو دوو شتە جگە لەوە شیکاریمان نییە کە ڕەخنە هەڵسەنگاندنێکی شیکاریە. یاخود با ئەو نمونەیە بێنمەوە کەسێک لەسەر واقعەکە قسە لەسەر بابەتێکی ناو کۆمەلگاکە باشە، مامۆستا ڕۆژێک قسەی لەسەرەوە کرد کە با بڵێین مهندسەکانی کۆمەلگی ئێمە کێشیان هەیە، باش نییە با بڵێین پابەندی ئەخلاقیاتی شەکەی خۆیان نین. یەکێک دێت ئەم قسەیە یەت داوای داتای لەیەکە، کاکە زمانی ئەدەب زمانی داتا نییە، زمانی ئەدەب زمانێکی دیکەیە. باشە تۆ ناکرێت بە زمانی داتا زمانێکی ئەدەبی هەڵسەنگێنی. عادی پێم ئەوە تا خۆدانێکی باشمان هەیە. ئەوە پێچەوانەشەوە کاتێک کە ئینسانێک ئیشێککایە لە زانستکایەکی زانستیاکە بە هیچ جۆرێک نایەت بە شێوەیەکی زانستی تەرحێک ئیشەکەی خۆی بکە، دیسان زمانێکی ئەدەبی چیەکاتەوە تەرحەکاتەوە. ئێمە چۆن ئەکرێ قسەی کەسێک کە بە باگراوندێکی ئەدەبیەوە قسەکە بین داوای داتای لێ بکەین. ئەم دوو شتە بەسیترین شتە جیا نەکراوەتەوە لە لای ئێمە. وە بابەتی مەوزوعی خۆنەفرەتکردن حتا ئێستا ئێمە هەڵسەنگاندنی دۆخی کۆمەڵگەکەی خۆمان نییە، تەنها خۆنەفرەتکردنێکمان هەیە کە ئێمە هیچ نین، ئێمە ناتوانین هیچ بکەین و هیچمان لێ بەرهەم نایە. ئەمە ڕاستەوخۆ چێتە زەینی ئینسانی ئێمەشەوە، زەینی خوێندکاری ئێمەشەوە. یعنی بەداخم مامۆسای کوردین بیستۆوتێتی کورد ڕۆمانی نییە، کورد شعریشی نییە. یعنی چۆن ئاخر تۆ ئەیهاوە ئەمە چۆن لە کاتێ ئەم خۆنەفرەتکردنە بوو لە جێی ئەوەی هەڵسەنگاندنێکی زانستی. مەوزوعی شیکاری و لێکدانەوە ئەکرێت لەوەی ترا بڕۆینە سەری. مەوزوعی ئەخلاق کە بەگشتی زۆر زۆر قایبە لەناو کایەکانی ئێمەیە. ڕاستە کۆمەڵێک دەرزدانراون زۆر بە پاسیڤی ئەم بابەتانە باسەکەن، زۆر زۆر ئیتر مەگەر مامۆسایەک خۆی بتوانێت ئەو ڕۆحی تیاابێ ڕۆحی بەبەرا بکاتەوە لە کاتێکا کە ئێمە زۆر بە ئاسانی ئەتوانین ئەو بابەتانی کە هەمانە لە بابەتە زانستیەکانیش و لە بابەتە ئەدەبیەکانیشە ڕەبتیکەینەوە بە کۆمەڵێک بابەتی ترەوە. بۆ نمونە ئێمە ئەکرێ هەر لە مۆزوعی ژینگەیە مۆزوعی ئەوەی کە کەم بەکارهێنان بکەینە ناو شتەکەەوە و ڕەبتیکەینەوە بە ئەوەی کە ئینسان زیان لە پێویستی خۆی پێویست ناکە بەکاربێنێ ئەخلاقیان. یان بابەتێکی طبیعەت ئێمە هەتا ئێستا طبیعەت بە مڵکی خۆمان ئەزانین. یعنی ئەمە بابەتێکی تەواو فکریە کە تۆ لەگەڵ ئیکۆلۆجیە ناکرێ ئەمە باس نەکەی کە چۆن تۆ بە چه حەقێک جارێت طبیعەت تۆ بێ هەموو مافێکت هەبێ بۆی کە بەکاری بێنی. ئەمە پێشیکی ئەمەیە کە ئەکرێت لەگەڵ یا ببێ یان پرسی بەفێڕۆچوونی وزە ئەکرێت تەواو ڕەبت کرێتەوە بە سیستەمی ئەوەی کە ئێمە چۆن تا گەرایی بڕێکی زۆر وزەی زیاترمان پێ سەرفەکە. ئێمە تاسە پاسمان نەبوو بە مشکلەش لە ناومانە، ینی ناو پەروەردەی ئێمە نەبوونی ئەوەی کە ئێمە پاسمان نییە نەبوو بە مشکلە. ئەمە چەندێک ئینەرژی سەرفەکە، چەندێک وزەی ئێمە بە فێڕۆدا و چەندێک ڕۆحیەتەکەش دابەش بووە کە چوار کەس ناتوانن پێکەوە هاتوچۆیەک بکەن.
بابەتی سێم کە لەناو مەنهەجەکانە زۆر نەقسە مەوزوعی پرۆبلم بیسد لێرنینگە. کاتێک کە ئێمە بابەتێک خوێنین کێشە دۆزینەوە، یعنی ئێمە ئەم بابەتەی کە خوێنین هیچ خوێندکارەکە تۆ لە هەموو شتێکە لە هەموو بابەتێکی علمیە یان لە هەموو بابەتێکی ئەدەبیە تۆ تایتڵێکە خوێنی ئەم تایتڵە دواتر ئەبێ شیکاری پێ بکەیت، ئەبێ شتێکی پێشی بکەیتەوە بۆ لەبەر خودی ئامانجەکە خودی بابەتەکە نییە، خودی ئەو شیکاریەیە کە تۆ پێیەکەی. بۆ نمونە باسێک ئەەکەی لەسەر باسی ئاو، یعنی ئەمە بۆ خودی ئەوە نییە تۆ باسی ئەوە بکەی ئاو چییە، ئەی چۆن ئێمە بتوانین سیستەمی ئاودێریمان ڕێخینەوە، چۆن من ناتوانم لە مەکتەبەکەمان بە کەمترین ئاو بە فیڕۆیان دەرچم، چۆن شتەکانی تر، یعنی درەختێک گوشکەکان لە ناو شارە کەس هینی نییە، هەر ساڵی نەوع درەختێک گەشتێنرێ و هەر ساڵی نەوع درەختێکی تر ئەواکرێتەوە کە هیچی لەسەر بێزێکی زانستی نییە و ئێمە ئینسان ئەم تەلەبانە ڕاناهێنین لەسەرەوەی کە فێری ئەوە بن چۆن ئەم زانستی کە ئەی خوێنن کە بۆ نمونە بابەتی ڕۆشنە پێکاتنە بچێتە ناو حیاتیانەوە لە ڕێگەی ئەوەی هەڵسانگاندرێکن بۆ دارانی دەوروبەری خۆیان. نمونە زۆرە و ئەمە هەر بێزێکی تریشی هەیە، مەوزوعی ترس لە تاقیکردنەوەی ئیمتیحان ناڵێم، ترس لە تاقیکردنەوەی شتی تازە. یەک فۆبیای گەورە هەیە لە ناو مامۆستا و ئیدارەی ئێمەیە کە حەزی بە تاقیکردنەوەی هیچ شتێکی تازە نییە. دژە دایخەن دوکانەکە داخەن دەڕاوەکە داوێنەوە خوا حەفیزانە بەس بۆی کێشەی ڕوونەیە ڕوبەڕووی ئەو نەبێتەوە یەک کێشە حەلکە، ئەوە تەلەبەی ئاوا بەکارهێنێ، ئەو تەلەبەیان ئاوا ئەوەی تێکە. ئەمە بۆ لەبەرەوەی ئێمە لە کێشە ئەترسین، ناین کێشە مامەڵە لەگەڵا بکەین، بین ئەم کێشانەی کە هەمانە قسەیان لەگەڵا بکەین، چارەسەری بۆ بدۆزینەوە پێکەوە ئیشی دەبکەین. وە مەوزوعی ئەنالیسیس شیکردنەوە شیکاری و هەڵسەنگاندن کە ئێمە دواتر ئەو شتانی کە ئەیکین بە هیچ شێوەیە شیکاریان بۆ ناکەین، ڕاستیەکانیان غەڵەتەکانیان بە هیچ جۆرێک. و ئەوە کە ئەمە ڕاستەوخۆ پەیوەستە بێتەوە بە بابەتێکی تر کە ئەمە باسیکەم بریتە لە ئەوەی کە وتم منهەجی زانست ئەمڕۆ تەواو دابڕاوە لە دۆخی ئێستای وڵات. هیچ بابەتێک کە دۆخی تۆیە ئاو کارەبا وزە بە هیچ شێوەیەک تۆ ئەم منهەجات نابەستیتەوە بەوەی کە تۆ چ کێشەیەکت هەیە، باشە چ کێشەیەکی ئابووریت هەیە، چۆن تۆ بە زانست کێشەیەکی ئابووریت حەل ئەەکەی، بە زانست کێشەیەکی کۆمەڵایەتیت حەل ئەەکەی، باشە چۆن مامەڵە لەگەڵ مۆزوعی کەمبوونەوەی ئاوا ئەەکەی، چۆن مامەڵە لەگەڵ بە فێڕۆچوونی وزە ئەەکەی. هەر بەسیترین شت بابەتێکە خوێنی بە فێڕۆچوونی وزە گریمە یەک دقا ئادێ ئەم ژوورەی ئێمە لە چەند شوێنەوە وزەی تا بە فێڕۆ ئەڕۆ پەنجەرەکە یەک دانەیە تەنکە ئەوە وزەیەک بە فێڕۆی ڕۆی کونێک دەست پەنجەرەکەیە هەتا ئێوارە تۆ زۆپای تێکە گەرم و ساردێکە سیستەمەکە ناپارێزێ ئەوەی تر هەتا یعنی بەشێکی بریتە زانست ئەبێ واقعا دروست کاتەوە لە ناو مەکتەبە، یعنی معقول نییە تۆ هیچ کێشەیەکی کۆمەڵگەکەت نێتەوە ناو دەرسەکانت. ئێتر ئەمە هەر لە زانستانە لە هەموو بابەتەکانی تریشتە هیچ کێشەیەکی کۆمەڵایەتی ناو کۆمەڵگەکەت بە شێوەیەکی زانستی نایت گفتوگۆیەکی لەگەڵ تەلەبەکانتە، نای شیکاری بکەیت. تەنانەت هەر ئەگەر شتێک بڵێم تەنانەت مامۆسای ئێمە سایکۆلۆژیەتێکی هەیە کە پێی وایە پرسی گرنگ پرسی تەلەبە نییە، یعنی بۆ لە پرسێکە گرنگە و ڕۆیە لە واقعا ئەوە نەبینیتە ناو پۆلەوە تەلەبە مناڵە عەقڵی پێی ناشتێ مناڵ پێویست ناکات جدیبی لەگەڵێ. ئەنجا ئەوە لە مۆزوعی ژن و با بڵێن پیاویشە ئەو جیاوازیە هەیە، تەنانەت دیقەت بن لەواچە بڵێن ئەوە کشت بۆیە ئەو بابەتانە نابێت لەگەڵ کشا پێویست ناکات کێشەیەک ڕەتی بە کۆمەڵگەوە هەیە لەگەڵ کشا باس کرێت لە کاتێکە ئەوە کێشەی ئێمەیە ئی هەمومانە و ئەبێ ئێمە ئیشی لەسەر بکەین. لە کۆتاییە ویستم بڵێم ئەم شتانە لە لای من بابەتێک نین تەنها بۆ قسە لەسەرکردن، دەمێکە هەوڵی ئەوە دەم کە ئەم شتانە ببنە پرۆژێکتێک. گرەی ئەەکەم لەوانەی پێش خۆمان ئەرتیان زۆر قورس کردوین کە هیچ شتێک نییە بوو بێ بە بابەتێک بۆ ئیشکردن، هەمووی تەنها لە کۆمەڵێک ئەوەیە ماوەتەوە. ئێمە تەنانەت ڕفرەنسمان سەرچاوەمان زۆر کەمە، کێشەمان زۆرە. لە لای خۆم بۆ منە ئەمساڵ هەر لەگەڵ تەلەبەکانە ئیشم لەسەر ئەوە کرد کە شتێک دابنین بۆ پاراستنی تەبیعەت، ئەم بابەتانی تیا بێ چۆن دابچێنین، چ
چ دارێک بشێنین درەختی نەیتف چییە و درەختی با بڵێن چ درەختێک لەگەڵ خاکەکەی ئێمە گونجاوە ناڕەسەنە چ دەرەی نەڕەسەنە و چی ناڕەسەنە ئێمە لە چەند شتا ئاو بەفی ڕۆئین لێرە ئەتوانن پێکەوە ئەم بیبین گفتوگۆی بکەین و خۆشم هەر لە لای خۆمەوە ڕۆشومەتە سەر ئەو بابەتەی کە ئیش بکەم لەسەر منهەجی بایۆلۆژی جارێ لە خۆمەوە دەست پێ بکەم وردە چۆن ئەم منهەجە ئەکرێ کۆمەڵێک بابەتی تیا ئیش بکرێتەوە ڕێبەریەک دروستکەی یارمەتی دەربێ بۆ مامۆستا کە بتوانێت بەکاری بێنێ و لە ئایندە بتوانی ئەمە ببێت مەزەرێکی معریفی و ئیشی لەسەر بکرێتەوە. ئیدی نازانم من کاتم هیچم نەماوە سپاس بۆیە و دەرگای گفتوگۆکەینەوە. زۆر سپاس مامۆستاجیان دەست خۆش بێ بابەتەکەت گرنگە تازەیە بەڕاستی هەندێک بابەتیشت باس کرد کە ممکنە ئێمە بتوانین ئیسیسماری کەین و بتوانین لە شوێنی ترا ئیشی لەسەرکەین چونکە من ئەوەندەی ئاگادارم بەڵێ مامۆستاجیان عەفو من ئەوەندەی ئاگادارم مامۆستا کۆسار بەفیعلی لە قوتابخانەکەی خۆیدا بەشێکی زۆری ئەوانەی کە وتوێتەوە تێکەڵی کردووە لەگەڵ واقعە و چۆن لە ئەدەبە ئێمە شتێکمانێ پێوترێ ڕنگدانەوە ڕیفلێکشن و هەوڵیاوە ڕنگدانەوەیە جارێکتر لەناو قوتابخانەکەی خۆیان دروست کاتەوە کە ئەم بەڕاستی جودیکی زۆر زۆریەوێ و